سڵاتان لێبێ هاوڕێیان ئەمڕۆ کەناڵێکی زۆر جیاوازم بۆ هێناون کە تایبەتە بە گەیم کە زانیاری لەسەر یاری و هەروەها نهێنی لەسەر یاریەکان بڵاو دەکاتەوە. بەڕاستی کەناڵێکی زۆر ناوازەیە، خۆتان دەتوان بچن بینەری ڤیدیۆکانی بن. لینکی کەناڵەکە لە دیسکریپشن و لە یەکەم کۆمنتام ناوە. هیوادارم بچن هەمووتان پشتگیری بکەن و سەبسکرایبی کەناڵەکەی بکەن. زۆر سوپاس بۆ ئێوە و فەرموون بینەری ڤیدیۆ ئەمڕۆمان بن. سەرەتا گەر سەیری ئەم زنجیرەیەت نەکردووە ئەوە سەیری ئەم ڤیدیۆ مەکات، چونکە زانیارێکی ئەو تۆ لێ نابینیت. یەکەم ئاڵقەی زنجیرەکە لە شەوی هاڵۆوین پەخشکرا. دووەم کاتێک مێرلی تاقای کرد بە چەکتۆ لەسەر بینایەک لە ناوەڕاستی شاری ئەتلانتا بە زنجیرەی یەکەم. هەندێک لە دراوسێکان لە شوێن وێنەگرتنەکە وایان زانین نیشانەشکێنی ڕاستەقینەیە و پەیوەندیان بە پۆلیسەوە کرد. سێەم لە وەرزی سێیەمیدا مرۆڤ زیاتر کوژران وەک لە مردوو ڕۆیشتوەکان کە نزیکەی 17 مرۆڤ کوژرا کە 14یان بەدەستی مرۆڤ کوژرا بوو. چوارەم دۆبلێری تایبەت بە نواندنکار چارلز ڕیگس کە ناسرا بوو بە کارڵ، خانووێکی 31 ساڵ بوو بە ئاسڵی ناودەورێ. پێنجەم ئەو زیندانیەکی ڕێک و کۆمەڵەکەی دۆزیانەوە وا دانرا بوو خوێندنگا بێت، بەڵام دەرهێنەرەکان زیندانیان زیاتر بەدڵ بوو. شەشەم لە ساڵی 2012 یاریی ڤیدیۆی بە ناوی زنجیرەکەەوە دەرکرا کە سەرکەوتنێکی گەورەی بەدەست لەناو بە شێوەی ئاڵقە دروستکرا وەکو زنجیرەکە. هەوتەم شوێنی خواردنی ئەکتەرەکان لە شوێنی خواردنی ڕۆیشتوەکان جیاواز بوو. هەشتم ئەکتەرەکان کە ڕۆڵی ڕۆیشتوەکانیان دەبینی پێویست بوو بچنە خوێندنگا بۆ فێربوون و جوولە و گازگرتن و ڕۆیشتن وەک مردوو ڕۆیشتوەکان. نۆیەم هیچ ئەکتەرێک لە هەموو ئەڵقەکانی زنجیرەکە دەرنەکەوتووە. زۆر سوپاس کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوو. لایک و سەبسکرایبی کەناڵەکە لەبیر مەکەن.